خۆشەویستان بینەرانی بەرنامەی وێنەکانی دوێنێ سڵاو پێکاتی شاری سلێمانی وا خوڵقاوە کە خەڵکەکەی ڕووخۆش و قسەخۆش و خۆشمەچی و خۆشمەشرە بن. ئەوان لە هەر پلۆپایەکە بووبێتن گرنگی بە نوکتایەن، لە قسە حازر بەدەستن. شار پڕیەتی لەو جۆرە کەسایەتیانە، ئەمجارەش کەسایەتیەکی لەو جۆرە خەسڵەتە میوانمانە. زۆربەی خەڵک دەیناسن و حەز بە قسە و گفتاریەکەن. بە کورتی پیاوێکی خۆشەویستە. ئەو لە ڕۆژی 21 ساڵی 1954 لە سلێمانی لە گەڕێکی مەڵکەندی لەدایک بووە. ساڵی 1961 دەچێتە قوتابخانەی فەیسەڵیە و ساڵی 1964 دایکی کۆچی دواییەکا و دەگوێزنەوە بۆ گەڕێکی شەمحێدی. ساڵی 1976 ئامادەی پیشەسازی بەشی ئۆتۆمبیلسازی تەواوەکە. ساڵی 1970 لە شارچکەی پیرمام واتە سەلاحەدین دەبێتە فەرمانبەری کەژناسی، وەکو خۆیڵێ دوای بەڕێز عەلی زەندی دووەم کوردە لە عێراق کە لەم بوارە کاری کردبێ. هەر لەو ساڵا خولێکی WMO واتە خولی کەژناسی سەنتەری هەرێمایەتی ئاسیا تەواوەکە. ساڵی 1970 وەزیفەکەی دەگوازێتەوە بۆ سلێمانی و هەتا ئەمڕۆ هەر لەو فەرمانگەیە ماوەتەوە و ماڵەکەشیان هەر دراوسەی فەرمانگەکەیە. لە ڕۆژی 11 ساڵی 1970 لەگەڵ خات و گوڵزار حسێن مەحموود کە ئەویش کچی گەڕێکی مەڵکەندیە هاوسەرگیریەکا و دەبنە خاوەنی سێ مناڵ بە ناوەکانی باساک و بان و بوار. ئێستا باپیری سالین و ئەستێرە و مەتینە. ئارەزوویەکی باشی لە بواری کەژناسیە هەیە و بەشداری خولی کەژناسی لە بەغدا و تاران و ئیتالیا و ئەردەن و مەغریب و لیبیا کردووە. یەکێکە لە چالاکوانەکانی بواری ژینگە و زیاتر لە 10 خەڵاتی لە بوارە وەرگتووە. ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی ژینگەی خاکە لە خاک تیڤ. چەندین وتاری لەسەر ژینگە لە ڕۆژنامە گۆڤارەکانە بڵاو کردێتەوە. زیاتر لە 850 خوێندنگەی بە مەبەستی هۆشیاری ژینگەی بەسەر کردێتەوە. لە زاخۆ تا دۆڵی میشیاوی ناوچەی پێنجوێن نەمامی بەدەستی خۆی ناشتووە و ئێستا لە زۆربەی شوێنەکان نەمامەکان بە ناوی ئەوە نامراوە. یەکەم کاری ژینگەیی داخستنی زبڵخانە واتە گوفەکی ناوچەی کانیبایە لە سلێمانی کە ئێستا خەستەخانەی هیوایە. ئەو هونەرمەندێکی بواری نواندن و دەرهێنانە و نووسینی لەباری دەقی شانۆی و ڕخنەی شانۆیدا هەیە. لە ساڵی 1970 بەدواوە زیاتر لە 20 وێزگەی کەژناسی لە سنووری سلێمانی و دەوروبەری کردێتەوە. ئەمە ئازیزە شێخ دارای شێخ حەسەن ناسراوە بە شێخ دارای کەژناسیە و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنیکی گەرم دەکەین. سەرەتا من زۆر دەستخۆشی لیەکەم بۆ ئەرنامە جوانی کە سازت کردووە بۆ دانیشتوانی شاری سلێمانی ئەوەی کە دەیبینی و دەیبیستێ. و لە هەمان کاتیشا پیرۆزبایی لە کەناڵی کورسا دەکەم کە فریای ئەوە نەکەوتم پیرۆزباییان لێ بکەم بۆ نێ ساڵیادی دامەزراندنیەوە. سێهەمینیشیان یەکەم جارە ئەم ساڵ 2014 دێمە ناو ستۆدیۆکە بۆیە ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم کارمەندان و بەڕێوبەری کەناڵی کورساتی ئازیزەیە کە خۆم بە یەکێک لە ئەندامەکانی کەناڵی کورسات دەزانم لە چاو پێکەوتن و قسەکردنەکانمە هاوکار بن. دەستیان خۆش بێ، دەستخۆشیکی کەش لە تۆ ئەەکەم بۆم بەرنامە جوانە. زۆر سپاس کرداجێ. کاکە شێخدارە پرسیار خۆی دروستە بێ. ئێمە خۆمان ئامادەکاریمان بۆ نەکردووە. ئەوەی کە ئەدوێ و ئەوەی کە با بڵێن دەبێتە پاڵەوانی ئەم بەرنمەیە تەنیا وێنەکانن، چونکە بەرنامەکە ناوی وێنەکانی دوێنەیە. ئەم وێنەیە چێ؟ ئەوە شێخ حەسەنی شێخ فەرەجی شێخ ڕەحمانی داراغایە باوکمە کە تەمەنێکی زۆری بەسەر برد و زۆربەی زۆری زانستەکانی کەشناسی کە من شارەزایم لەو بەڕێزەوە وەرم گرتووە، چونکە زۆربەی زۆری وەخت کە دائەنیشتین بەیەکەوە لە ناو هەر حەوبراکەمە گرنگیکی تەواوی بە من ئەداکەی تۆ بلیمەتی هەر بە مناڵیەوە منی پۆلین کردبوو لەگەڵ ئەوانی تر زۆر لەگەڵ نادائەنیشت. شەوانە کە دائەنیشتین کاک ئاسۆ لە ماڵەوە ئەی کوڕم ئەم ئەستێرەیە مانێککە ئەچێتە ئەوێ ئەو ئەچێتە ئەوێ باسی فێری کەشناسیەکی باشی کردم. بەڵام بەو شێوە کوردەواری کە خۆی کوردەواری خۆمان بەڵچکە ئەمە نەوەیشی حەسەنی گڵەزەر دەین بۆ 289 ساڵ لەمەوە پێش شێخ حەسەنی گڵەزەردە قوتب زانای بەناوبانگی کورد فەلەگناز بووە، پزیشکەوانێکی باش بووە لە بواری سروشتا و کەشناسێکی باش بووە. پێشببینی لەسەر مانگەکان کردووە، لەسەر بارانبارین، لەسەر بەفربارین، لەسەر هەموو کێشەکان. باوکیشم
هەندێک زانست و زانیاری وەرگرت بوولەوە بۆی پەخشیە کردەوە بۆ من بەڵام ئێستا ببوونی ئەم تەکنەلۆژیا و علم و زانستەوە من فرامۆشم نەکردو کاگاسۆ بڕوا فەرمووی زۆربەی زۆری وەخت دەچمەوە سەر کوردەواریەکە ڕێگە کوردەواریەکە ئێستا بۆ نمونە هەر نمونەیەکی ئێستا لە بەردەستمانایە بە پێی زانستەکانی کەشناسی دەبوایە ڕۆژی 5 و 6 و 7 بارانێکی بەخۆر بباریایە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان شەپۆلێکی وا هات بوو باش من ئەگەر پێشببینی ئەوم نەکردایە بەپی ئامێری ئامێرەکانی ئێستا بووە دەبواە لێدوانم باە بە دەستگاکانی ڕاگەاندن ئەو ڕۆژانە باران دەبێ ئێستا لە باشووری عێراق بارانە بەڵام خۆشببختانە ئەم ڕەشەبایە کە ئێمە پێی ئەڵێن ڕەشەبا باوی باکوور شەماڵ دێت هەورەکەی ڕاماڵی جا گۆرانێکیش لەسەرەوەی شەماڵی کە هەورەکەی ڕاماڵی ئەوشانە هەیە من زیاتر بۆ دڵاری بەکارێنن بۆ دڵاری بەکان وەڵام بۆ کەشناسی سفادی دیەکەم بای شەماڵە نەبووە ئێستا لە وەختە شاخاکەس و قوڕێک بۆ منە گیرایەوە ئەیانوت ئەوە شێخدارا و توێتی 5 و 6 و 7 مانگ بارانە کە چینە باری بە گوێرەی ئەو زانستی کە لە لای خۆم 39 ساڵە گەڵاڵە بووە تەنەبووی ئەم ڕەشەبایەم کرد و دام بە دەستگاکانی ڕاگەیان جەنابی شێخ حەسەن ساڵی چەند وە لەکوێ لەدایک بووە ساڵی 1912 لە گوندی داراغا و ساڵی 1998 کۆچی دوایی کرد تەرمەکەشیمان بردوێتەوە بۆ لای باپیرە گەورەی لە گڵەزەردە ناشتومانە بەڵێ بەڕێز مێژووناس ڕەقیب یوسف زۆری لەسەر شێخ حەسەنی داراغا نووسیوە زۆر زانست و زانیاریەکانی شێخ حەسەنی گڵەزەردەی لە باوکم وەرگرتووە و مەقالەیەکی جوانی لەسەر باوکم نووسی شاسترین ئیشی باوکمی خستە سەر ڕۆژنامەی کوردستانی نوێ کاک ئاسۆ ڕۆژێک لێ بەیەکەوە لە گڵەزەردە ئەبن لای مەرقەدیشی حەسەنی گڵەزەردە ئەلێ مامۆستا بەنیازم ئەلێرا قەبرێک بۆ خۆم هەڵکەنم ئەلێ بۆ جەنابی باوکتە بەڵێ ئەلێ بۆ ئەلێ پێ ئەچێت لەم یەک دومانگا من وەفات بکەم با لەستەوە گۆڕەکەم ئامادە بچکە ئێرە شوێنێکی سەختە بیلفعل تاریخەکەی کە داینابوو بۆ خۆی کاگاسۆ چوو بۆ ناو گۆڕەکەشەوە مامۆستا یوسف ڕەقیب تەسویری کردووە و خستێ سەر ماڵپەری کورسانی نوێش مەقالەیەکی جوانی نووسی ماشێتەکەی تەسلیم بوون بە مردن ئەم پیاوە مەزنە بەو شێوەی مرد کە مامۆستا یوسف باس درود بۆ جانی پاشی ئەو باوکت و ئەو جۆرە پیاوانی تریش کە ئەوەندە بەوردی لەو بواری کەژناسیا کە پێشتر ئامێر نەبووە ئەو بۆشایی ئەوان پێشبینەکانی ئەوان پڕیان کردوێتەوە ئەم وێنێکیە ئەوە دایکمی خوالێ خۆش بووە کچی حاجە عەزیزی خەفافە لە مەڵکەنی لەدایک بووە لە ساڵی 1916 یان 18 لەدایک بووە ساڵی 1964 کۆچی دوایی کرد 64 کۆچی دوایی بەڵێ باوکە لە داراغاوەکەی هاتۆتە سلێمانی نەهاتۆتە سلێمانی باوکم دوو خێزانی هەبووە یەکی خێزانێکیانی کچی حاجی شێخ سەعید گڵەزەردە بووە کە ئێستا 6 برا و 4 خوشکم لەوانن خزمی خۆیەتی بە بۆنەی تیجارەتی بازرگانی ئەو وەختەی گوندنشین لەگەڵ شارنشینە تێکەل بە ماڵی خەفافەکان بووە باوکم ڕەفیقیان بۆ دۆستیان بووە هەتا یەکێک لەوەی بەرنامەی پێشوو یەکێک لە هاوکارەکانی کە زیاتر پەیوەندی لەگەڵا کردو هێناوێتی سلێمانی پێم خۆش و کاگاوە تەلمیحێکی خستایەتە سەر ئەو دۆستە دیێرینەی نامی قاغا خۆ ئافریکا کە هەمیشە لە ماڵی نامی قاغا بوو باوکم تێکەڵی ئەەکە لەگەڵەمانەوەی تر نسیب و قیسمەتیش دایکی منەخوازێت دایکی تۆ ساڵی چەند ئەخوازێ کاکدارە بەو خوایە لە 48 و 49 ئەو دەورا بچکە برا گەورەکە موالدی 50 کە ئەسە لە سویدە ئیتر ئەبێ بە با بڵێن دوو ماڵێکی لە سلێمانی و ماڵێکی لە داراغا ماڵێکی لە داراغا ئێوە هەمووتان لە مەڵکەنی لەدایک ئێمە هەمومان لە مەڵکەنی لەدایک بووین لە دایک و باوکە چەند برا من دوو برا و خوشتێکم هەیە کە لە ژیانان دوانیان لە دەرەوەی وڵاتێکیان لە وڵاتی دانیمارک یەکیان لە وڵاتی سوید من و خوشکەکەم لێرە بەجێماوین لە سلێمانی باش ئێمە یەکەم وێنەی جەنابە کە دەستمان کەوت بێ وێنەیەکە لەوە ئەچێ بە تەکنیکی ئەمڕۆ تاسە کرابێتەوە بەڵام ئەمە جەنابتی بەڵێ ئەم وێنەیە لێرە لە پۆلی چەنی و باسێکی خۆتمان بۆ کاوە باسێکی مناڵی خۆت و مەڵکەنی و هاوڕێکانت و ئایا کەسێکی چۆن بووی کەسێکی گۆشەگیر بووی کۆمەڵایەتی بووی ئەوە شتێکمان لەسەرەوە بەواز بەو خۆیان کاگاس و ئەو تەزوو بە گیانمایە کە تەماشا ئەو ڕسمە ئەەکەم و ئێستش نمونونەکەیم هەرکە فامم کردوێتەوە
خۆم پۆشاکە دۆست پێش ئەم ئەزی و چاکەتم لەبەرە کرد بەبیرمە چاکەتە کار پیانە و چاکەت کاک بەخوا چاکەتێکی بەرە چاکەت بوو بەس چاکەتی دەستدور و وەکو دەستدور و تەقەڵ بوو لەگەڵ ئەزیەکە لە بیرمە ئیتر جلیکە نەبوو وەکو ئستا بەڵام من هەر خۆم کە فامم کردەوە حەزم بە جلی جوان بوو ئەوە ڕانک و چۆغەیەکە بڕوا فەرموو لەگەڵ کلاشەکانە لام وایە 8 دیناری ئەو وەختی تێچوو 8 دینار بەڵێ بۆچی ئێستا ئەوە بیرکەوتەوە ئەو 8 دینارە بۆ خۆیە خاڵم خۆشەویستم من یەکێکم لە خۆشەویستەکانی باوکم یەکێکم لە خۆشەویستەکانی ماڵی خاڵوانم تۆزێ بزێو بووم بزێو بووم بە زمان بزێو بووم بەکردەوەش بزێو بووم یعنی ناڕەحەت بووم زۆر قسە خۆشیش بووم نوکتەباز بووی نوکتە حەد وەختەش نوکتەباز بووم خاڵم لە میوانێکی زۆری هاتبوو کە بازرگان بوو باپیرم خەفاف بوو میوانێکی زۆری هاتبوو منی بان کرد لە ناو هەموو کوڕەکانی و هەموو براکانمە منی بان کرد مناڵێکی پشکۆلە بووم قسەی خۆشم بۆ کردن و ئەمانە یەکیان وتی ماشەڵڵا ئەم مناڵە زۆر وریا و زیرەکە ئیتر بۆ بەیانی خاڵمکی حەزی لە چی وتم وەڵای حەزم لە جلی کوردیە ماڵی فڵان کەس کوڕەکان لەبەری کردووە منیش بۆ دەکەم بۆ دەکەم بردمی بۆ بازار لام وایە وەکو بە بیرم بێ لای حەوزە وشکەکە ئەبەبانەی یەکێک بوو لەو بابەتانەکە دانسقە بوو حاضر بوویان لە خێر بوویان دووریمەوە ڕانکچۆغێ بەین بوو جا کلاشی ئەو وەختەش زۆر گران و کلاشەکە بەس کلاشەکە 450 پێدرا بوو ئەرێ خوا عەلی باش هەر لەسەر مناڵی وەستاوین جارێ باشە لە مەڵکەنی ئەو یاریانە چی بوون کە ئێوەتان کرد لەگەڵ هاوڕەکان تا لە سەردەمی با بڵین سەرەتایی بە مناڵی لە مەڵکەنی و هەموو گەڕەکەەکانی تری سلێمانیش تر نازام شارەکانی کە چۆن بوون بەس بەنسبە سلێمانیەوە دەڵێم بەداخێکی گرانەوە لامە سەفەرێکیش لەگەڵ جەناب تا زۆر مناقەشەم کردم با ئەو یاری فۆلکلۆرانەی کۆن بە شێوازێک ببوژێنینەوە موشێن بوو مزراحێن بوو هەلووتێن بوو چاوشارچێ بوو بوژانەوە بوو یەکە و گۆدەکە بوو بەڵێ موشێن چاڵچالێن هەڵگێڕانەوە موشێن بە سەرە سۆدە ڕسم ڕسمێنە قوربانجان چنیە سەرە سۆدە لە گیرفانتا بووە دەزانانی هەمووی گەڵایە لە گیرفانتا بێزگەلەوە کاک شێکدار بەڵێ هەڵمات ماتانێ بەڵێ لە هەندێک شوێن پێڵەن کەلایەن بەڵێ ئێمە موشێنمان پێ ئێوە موشێنتان پێ هەڵمات زیاتر لە سلێمانی پێوە موشێن باشە هەڵمات شوشە بوو و ئەوە کاری دەستگایی بوو کاری ئەوە ئامێر شوشە بەڵێ شوشە بوو بەڵێ دەدانی بەعانەیە بەڵام لە سلێمانی مناڵی سلێمانی شتێکی کان بە دەست دروست دەکرد لە بەردی شێرکوژ لە بەدەسپی وەلفی سیارە لە بەوەلفی سیارە چیان پێودەوە وەڵا من بەرجەکوش باشە دوایش دێگەچوو بە سمارتیانە کرد بەردێکمانە هێنا جوان جوان بەردی مەڵکەنی بە وەلفە بەردی شێرکوش بوو مەڵکەنی بوویتە کاکە تۆ پۆلی نیمە کە براجین بەر بووی سەرمانە بوو ئەینی سەوز باوترە کەمتر بەوایان دروست دەکرا زەحمەت بوو زەحمەتتر بوو ئەو گرافیکانی کە ئەسە پێرن گرافیک و ئەمانە تۆزیە زەحمەت بوو ڕاستە سەخت بوو بەڵام زیاتر بەردەستپێکە ناسک بوو ناسکتر باشتر گلۆر ئەخەم نیش بیستم باسیەوە گلۆر و ئیترەوە یەکێک ئەبێ لەم کاتا چەنە گلۆر هەبووە لەم کاتێوە نییە ئەو وەختە وەڵا چوار گیرفانمە بوو لامە سییانیان هەڵمات و هینی تا بووی جارێ شیپ و میزراحەکەمە بوو ئەوە شیپ و مزراحیان ئاساییان ئەیهەوەڕۆڕەشی بەڵام بەداخەوسم ئەتەرنێت و ئایپات و هایپات و نازانم شتان هیچی ئەوانەی نێشت فکری بە مناڵ نێشتوە سەهێگی من کچەزایەکەم هەیە چاوی کەس بۆ لەستەوە ئێمە ئەو وەختە هەنی ئەم ئایپات و جیازان بەڵام ئێمە چێ خۆڕخۆڕەیەکە پێ بواە گلۆرێکە پێ وایە پاشای گەڕک بووی شیپەکە جا شیپەکەش نییە کاگاسوە نەکبەت بووین باوکم بیللا تەلا بە سە مناڵی گەڕەکەی نەخۆشی تێ ناکە و چیش بۆ پیش شیپە لە ئەرزەکە ئافرێدا ئەو پیپیانە ئێمە چەورمانە کرد ئاژی ئەجا چیشمانەکە کاگاسوە ئەم پەتە پیسە نییە لەم سەر بۆ ئەو سەر ساعتێکە لە ئەرز و خۆڵەکە ئەم پیپیان مزدەحەکە چی بوو تۆ پیاوێکی شارەزای لەو بوارە هۆی چی بوو کە خەڵکە نەخۆش نا تەندروست باش بووین مادەی
ئەم شتەی کە سار و دووکەڵ زۆر نەبوو دووکەلی مێشەکە هەبوو قوربان دووکەڵ هەبوو ئەوش دوای ئەکەوتین خۆت بەردەمی لوولەکەی خوا عەلیم نەخۆش ناکەوتی بەڕێزێکە بوو ناوی ناهێنم ماوە لە گەڕەکی ئەمە جوان جوان کراس و شتەکەشی بۆ کردو هەموو گیانم بکە بە دووکەڵ بۆ نەخۆشی ناکەوت ئێستا دووکەلی سیار کوژێت کە هەموو مادەی ئۆکسانی کە تایەتی گەردیلەکانی هەمووی مادەی سامن و خۆراکەکان ئێستاش هەمووی مادەی حافزن و ئەو خۆراکانی کە دەیهێن و دەیبن هیچی تامی کۆنا با ئەم بەڕێزانی کە گویان لە دەنگمانە پرسیار لە دایک و باوکیان بکەنە لە نەتەماتەکە تەماتەی جارانە لە شووتیەکە شووتی جارانە نەترێت چونکە ئەو مادەی کە ئێستا بەکارێنن بەڵێ قانونێکی نێودەوڵەتی هەیە لە کۆپنهاگن 15 دەڵێ دەبێت مادەی بەکارهێنەرەکانی کیمیاویەکان وازی لێ بهێنرێ بۆ زیادبوونی ئینتاج ئێستا ماسیش بە موادی کیمیایی مریشک و دەواژنەکانی هۆرمۆنات وەختی خۆی ئەم شتانە نەبوو بۆ تەندروست باشە سیارش ئەوە هەوای ئاو بەڵێ لەسەر جادەش ئەو میوەشتانە کە دان دێم هەموو سیارە بەسەر یاڕوە پێم وابێ ئەویش تەبەقێکی چەوری دروستەکە لەسەر ئەو میوە هاتوشتاویش خراپە بەدنا زمانی زوو لە زۆربەی زۆری ماڵەکانی سلێمانی سگەڕێکی مەسیە کارێزیتیا بوو کارێزی ئەحمە زەنگە نەبوو ئەوەی کە ئەستا دێتەوە لای سینەمای سیروان و ئەوانە و لە بینای ئەم نەقیبەکە حوزێکی بۆ کردم باو ئەو بە خەسار نەڕوە لە ئەمە ئیسفادەی لێ کردووە زۆربەی زۆری گەڕەکان بەلو ئەکەمتر بوو یەکەم ماڵ لە مەڵکەنی بەری ئێمەرجنسیەکە ئێمە لێویا بووین بەری شێخان بەڵێ ماڵی نووری عەلی هەبوو کە خانوەکان کرد بە بەرد ماڵی کاک ممتاز بەڵێ کاک ممتاز ئەنجا ئەوان ئاویان ڕاکێشا لەکوێوە لە سژنەکەی ئێستەوە هەتا لای ئێمەرجنسیەکە بەشی ئێمەشیانە لەو کارێت لەو نەخێر لە بەلوعی ئەو ڕاکێشان لە بەلوعەکە لە 930ەکان و چلەکان کە هێنان ئەو گەڕێکی ئێمە لە خوار ئێمەرجنسیەکەەوە بوو لە سجنەکەەوە بۆریان ڕاکێشا بۆری ئەو وەختی ئاوی ئێستا بۆ خۆیان ماڵی نووری عەلی دەوڵەمەند بوون بەڵێ بۆرێکیشان بۆ ئێمەشکە ئێمە لێمون ئەوە لەو بەرەوە بوو ئەم وێنەیە ئەمە چییە ئەمە لێرات و بۆ خۆیان میلەتی کورد بزاوتە چییە بزێویەکەمێکێکە لە کارە بزێویەکانم دەمانچەیەک بوو کڕی بووم بە 125 فلس کابرا زۆری لێکردن بە 350 باغە بوو ئەینە چواردە خۆری ئستەکاکە گولەی هەبوو ئێستا شەیە لەو بابەتە بەس ئەمە نەوعێتێکی ئەمە پشگیری ئەوە ناکەین کە مناڵی ئاوا دەوری پێشمەرگەمانە بینی پێشمەرگە دروست بوو کە باسی پێشمەکەرا کە شتێکی مقدس بوو منیش ئاوە بەو مناڵێ خۆم هین کرد بۆ جیف کرد بۆ لەگەڕ ڕێکا و دەمانچەکەمە قسە بەدو مناریش هەتا زەلامێکی بەڕێز گوێی گرتم دیدانچە مامەلی قۆڕ نەکەی بڕای برای پێتر کردمەوە ڕستمیاشیان گرتم ئەدا و ماڵی خۆمانە خانە کۆنەکەمان لە مەڵکەنی ئەمێنێکی ئەی هەوار کاک ئاسۆ ئەوە جەژنەکەی سلێمانیە جەژنە سلێمانی ئێستا بەرامبەر پارکی دایک هەر لە فەرعەکەی بەرامبەر ئەم دیوانەوە هەتا ئەچێتە بەردەمی مەڵکەنی قوتابخانەی پیرەمەگرون ئەوە ساحەیەک بوو ئیتر چەک و فەلەق بوو مانچەقەڵ بوو کورسی بوو دۆدرمە فرۆشەکان نۆقا فرۆشەکانی ئەو وەختە لفە مفە نەبوو بڵێم لفە قاوە مەفرۆش خۆراکیان هێنات ئەمبەروەریت ئەمە شەنی ئەو ڕۆژگارەیە کە لەوێ ڕسمانەتی ئەو منم ئەوەی کەشان کاکاندرێنە پێم وە بە خەڵکی سلێمانی نەبوو زۆری پێخۆش بوو کە بیجێرم ئەو یەکەم جار بوو ئەم قەرەباڵی جەژنە ببینێ بۆ خوای کۆیی بوو لام وایە میوانێک بوو هاتبوو بۆ گەڕێکی ئێمە ئیتر منیش هاوکاریەکەم کرد ڕێزمان هەیە بۆ هەموو کۆیەکان بەڕاستی پێم وا بێ کۆیی بوو کاکاندرێنی ناوبوو بەڵام ئەم وێنەیە چیە کاکە ئەوە کامیان توی ئەو دەستم بەرز کردوەوە هاوارەکە من بگرە ئەوە چییە بەدەستەوە دەستمە کاکە دەستمە لە ئاو ئەوە زانی توێ کاگاسوە لە پرۆژەی سەرچنار ئاوێکیان ڕاکێشا بۆ خوارەوە بیبن بۆ قلیاسە وەزارەتی عێراقی ئەو وەختە بڕیاری دابوو کە ئاوەکەی سەرچنار بەشێکی لێ جیا بکاتەوە بیبا بۆ بەکرێژۆ بۆ مەشروعێکی زراعی و ئێڕایی ئەمە پیانەوە دووتوان و قەبرەکە و ئەمە یەکشت بڵێم لەسەر ئەو وێنەیە قسەیەکم هەیە بڵێ ئەمیش ئەمەیە ئێمە لاوانی سلێمانی خەڵکی سلێمانی بەگشتی لەبەرەوەی ئاو لە دەوروبەرمان نییە کەمتر مەلەزان و کەمتر
ینی هەگەر هەر جۆگیکی پچکۆلش بوو مەلەمانتیا کردو خۆمان بۆ کتا ئەمە یەکێکە لەو ڕۆژگارانی مەسبح نەبوو لە سلێمانیەوە بە پاس بە ئامانە ڕۆشت پاس بە ئامانە بە دەفلز دەچووی ئەوە دەفلز 20 فلسی پێ بووە 50 فلسی پێ بووە دەفلسی سەری پاسەکە دەفلسی سەری پاسەکە لەفێ قاورمەش دەخوارد بە دەفلزیان بە 5 فلس ئەمە مەسرف بوو 50 فلس زۆر بوو لە وەختا کاکە ئەوە ڕسمی گوجا لە شوێنی کەشە بوو کاک ئاسۆ مەلەمانتیا کرد قۆریێشکاوی ئێستا ئەقاری ئێستا قۆلشکا با بڵێن پشتی ئێستا مالی خانوەکەی پێم وا بێ زایری کەریمە ڕەشی لێە ئەوە قۆریێشکا بوو بەرمانگرتە بوو ئاوکەمان کۆ کردو مەلەمانتیا ئەنجا لەو دیوە کە ئەستا بەریدەکەیە بە هەمان شێوە مالی مستەفا کونجرینی هەیە کە ئەستا ڕیزە دوکانەکە سەوڵەکە ئەمانیش کارێزێکیان نەبوو ئەو کارێزە ئاوەکەی ئەچۆ ئەو بەر لەمبەر لە خیرا لە شارەوانی سلێمانی بیرۆکەیەکیان بەکارهێنا ئاوەکان خەزن کرد کە ئیسفادەی لێ بکرێت ئەو پرۆژێ بوو کە کاک عوسمانی کارێسکەن ئیشی تیا کرد بەڵێ ئەوەی کاک حاکم خۆی من دیم کاک حاکم تا وەختی سەر و شارەوانی بوو خۆی پرۆژەکەی بە شێوێک تەواو کرد جامل ئەمەوێ بچینە سەروێزگەکانی تریژیانە بەس ڕێگان بە باوچانێک وەربگرم باشە خۆشەویستانم وچانێک و دێنەوە لات پێش وچانەکە باسی وەمان کرد وتمان ئەچینە سەروێزگەیەکی تری ژیانی جەنابێت جارێ هەر با لە دەورانی لاوێتی توا بسۆڕێنەوە ئەمانی چێن ئەم وێنەیە کاک ئەو وێنەیە یەکەمیان شەید هەژاران لە نەجاتی حسین لە شووە لەم سەرەوە ئەوە شەید هەژارە نەجاتی حسێنی سەعاچی ئەو کاک فریاد ئێستا لە ئەوروپایەوە ئاسایشی عوسماندانیش لە ئەوروپا ئاسایش لێرێ کاک ئاسایش بە ئەوروپا ئەوەی دوای ئەویش منم ئەوەی کەشیان شەماڵی ڕەشی مختارە ئەمە تیپی یەکێکی قوتابیانی کوردستان کە تەمسیلمانە کرد تەمسیلکەری کەواتە تۆ لە وێزگەیەک لە وێزگەکانی ژیانتا کاری هونەریت کردووە بەڵێ هۆی چی بوو دەست کرد بە کاری هونەری کاک بەو خوایە یەکەم کاری هونەریم کە لە یەکێتی قوتابیان وی سەرپەرشتیاری ئیشەکانی ئەم تیپە بووین ئەهاتین و ئەڕۆشتین هاتینە ڕۆشتین غازی بامەرنی هەبوو مامۆستا غازی مامۆستا خۆتان بوو لە سەنعا مامۆستا من لە سەنعا مختە لە متەوەسەی وەتەن بووم هێشتا نەچوومە سەنعا بەڵێ یەکێک دەوری پێبینی بە دەوری ئاغاکە و هەڵسە وەرە و بڕۆ ئەمانە وتمەوە چی مهمە دەدانیژە چی پێ لەدان ئاوادانچە وا بکە کە چوتی وەرە تۆ وەرە بادنانی بوو وتی وەرە وەڵا دەوری بەگەکە یا بە من دەوری سەرەکی تەمسیلی ئەمرەکەی بەگم ئیتر حەمە زۆری پێ ناخۆش بوو کاکە حەمە سەژما وەلا ئەما لە کۆمەڵی وایزانی لێ داگیرەکەی بەخوا ئیتر لێم داگیر کرد تەقریباً ئەمە ئەو کاتەیە ئەمە تەمسیلی ئەمرەکەی بەگمە بەڵێ ئەوە عەبدولوهاب ڕەشیە دەوری کوڕەکەم ئەبینێ لەوێ ئەویان ڕزگار سدیقە خزمەتکارەکەم بوو ئەمەشیان نەجاتیشی تیا بوو نەجات مام هەژار سایقەکەم بوو ناوی زێدان بوو لە تەمسیلە لە نووسینی یوسف العانی بوو دەرهێنانی غازی بامەرنی بەڕێز بەدی ئەداتاشی شاوکاری مامۆستا غازی بامەرنیە کرد لە دەرێن ساڵی 1972 سد بەدی کاتە تازە دەرچووە لە ئاکادیمی بەڵێ دراوچێمان بواکە زۆریش تەشجیعی کردم زۆری پێخۆش بووی دارە تۆیەکێکی لەو فەنانە باشەکانی ناو تیپەکە بۆ نابی بە ئەندام وڵایەتە پێم وتیان باشە تۆش بە ئەندامۆکویەکی قوتابیان ئەندامیش بووم لە تیپەکە ئەم ئافرەتێکیە ئەوە ئافرەت نییە قوربانەوە کە خەبات سەعیە خوێندکارە تەمسیلێکم نووسی لە ناوەندی وەتەن بەڵێ پیاوی دوژنە جەرگی کونکنە ئێستا لە خۆمنە ئێستا پێنە گوپی خر ئەخە پارەکەی گوپی خرکردخوا پارەی پێنە بێت دەبات جەرگی کونکنە بیان ئەنجاوە دەوری بە حقیقەت تەمسیلەکەم لەسەر خۆمان کرد لەسەر خۆتان کە پیاوی دوژنە جەرگی کونکنە ماڵەوە بەڵێ لەسەر باوکم ئەوە تاقە قوشکەکەمە لەوێ خەبات و تەمسیلەکە لەسەر خۆمان دامڕشتە بوو کێشەکەمان بۆ دروستە بێ خەڵک باوەش نییە بێ چۆنە باوکی دوژ نییە بێ چۆن پەروەردەی مناڵەکە بەس من لە ناو براکانی کەشمە ئیمانم بە خەرجی گیرفانی دەرەوە نەبوو
هاوکاریم پێ خۆم کارمە کرد لێکی قوتابیان بوو مەسوولێکی قوتابیان لە تیپ پیشمە کرد هاوکاری خوێندگاکانی کەشمانە کرد شەو کاریشمە کرد بۆ بژێوی ژیانی خۆم شتێکی زۆر باش بەڵێ ئەمە شەروێنەیەکی تری ئەو ڕۆژدارانەیە بەڵێ ئەوە سەباح هەمان ئیشە ئەوەش هەمان ئیشە بەڵێ ئەو من ئاغا بووم ناڵێن دەوری باوکمە بینیوە ئاغا ئەوە سەباح ڕەشی سەباح ڕەشی بەڵێ هونەرمەند سەباح ڕەشیە ئەی ئەمێنیان ئەو وێنەیان هەژدەی شوباتی ساڵی 1970 ئیسلام وایە سێهەم یادمان بوو وەکو یەکێتی قوتابیان کە من مەسوولی یەکێتی قوتابیان موتارە خوێنمەوە لێوە ئەوە زۆر کەزانێ ئەوە چی ئەو پەڕۆی سەوز و سوور بوو بەڵەمانواسی بوو خەڵگەلەی و کڵاوە وەختە لەسەر منە قوربانجانەوە کڵاو نییە پەڕۆیەکی سەوز و سوورە ڕامان جێشا مەسرحەکە خۆمان دروستمان کرد بە تەختە ڕەش و ئەوەی دواشەوە فواستیقا ئەوەی لەم لاتر دەرنەکەوتووە شەید سۆرانە سۆرانی ساڵتا تیپی ئەوە ئۆکۆردیۆنەکە فواستیقا ئێستا لە ئەوروپایە ئەوانە خوێندکاری مەکتەبەکە بوون بەس لەم لاتر سوۆرانی سەڵتە دانیشتوخوا ئافریقا کە تیپی مۆسیقای یەکێکی قوتابیان بوو لەگەڵ اینجا ئەم هێنەیە وێنی لە متەوەستەی وەتەن کە دەرچووم ساڵی 1970 چوومە ئامادەی پیشەسازی 1970 بەڵێ کە چوومە ئامادەی پیشەسازی 1970 ئەوە قسمی سیاراتە کە خەریکی مەکینەیەکی لەگەڵ هاوڕێکانمە لەو هاوڕێیانم بەو خۆە ئەستا بەس کاک ئەتا ئەناسمەوەیش بازرگانە کامیان ئەوەی ناوەڕازە لەم سەرەوە یەکەم نادووهەم کاک ئەتا ئەستا بازرگانی کە ئەینا ئەو بەڕێز بەڵێ ئەینا ئەو بەڕێزانی کە هیچیان ناناسم ئەو کوڕیانە باشەوەتی هینە ئەم مەکینەیە ئیتر ئێوە جاریش کە ئاتا هەڵتانەوەشان بەڵێ دەرسمان لەسەر دەرسان لەسەر هەڵتانەوەشان و دروستانە کرد بەر هەڵمانەوەشان و دروستمانە کردو و هینمان وەرگرەوە ڕایمەرەکەین نکتەیەکیش هەیە بەڕاستی لەسەر ئەو کاتاڵێ هەموو جارێکاتان بەستەوە چەند بڕخۆیشی زیاب و نەتانەزانی ژوێتی بۆ خۆیان من بوو تۆ بووی ئەرەخوا علی بەڵێ ئەو نکتەیە دەمێکێ هەیە لە چونکە ئەزان چۆن کاکە ئەسۆکەم مەچینەکەمان نابێت تۆ بڕخۆی زیاب بوو من ژێکم قسە بەدلەکەمەوە مامەسا تەواو بوو فەرموو جەنابێ بڕۆنە دەرەوە ئەمانە چیان کاکە ئەمە گەڕێکی مەڵکەنیە سەر سوچەکەی لای ستریۆناس ساڵ 1970 ئەوە ئەمە دەروێشە دووەم بەندەیە سێهم حاکم حەمە شەریفە چوارەم مستەفای بابە ڕەسوولە کە ئەستا فەرمانبەرە لای خۆم پێنجەم ئەزەی کوبەیە ئەزەی کوبە مەشهورە بێ بڵێ عەزیز عەبدوڕەحیم نابێت ئەوەی دواشەوە مامۆستا ئەحمە کە ئەستا مامۆستایە لە پەروەردەی سلێمانی باش ئەمەش هەروێنەیەکی تری دەوڵانی ئەوەش عینەن شوێنە تۆزە سەروتر تۆزێ سەر سوچەکەیەتی ئەوە من لێ ڕسمم گرتووە لەو جادەی پیرەمێردە سەر و سەرا ئەلی ڕاجلەکانتان زۆر جوانە لەوە چێ جەژن بەو خوایەوە جەژنە ئەو بەردەکی سەرا ئەوە یەکەم حەمەشۆخانە کە خەریکی تەمسیل وشتە بەرێ تەزجیلات وشتیەوە ئەوەی تەنیشتیشی کەمالی برایەتی هەر خەریکی تەزجیلات و شتە و فەنانێکی زۆر عەزیمە خەتاتێکی زۆر جوانە زۆر زیرەکە زۆر وریە ئەوەی سێهەمینیشان فاروق عەبدولفەتاحە کە ئەستا مدیری بانقی ئەمەە بانقی بەخوا لە بریم چۆتۆ ناوەکانیان ئاسۆجان ئەوەی چوارەمیشیان خۆمەوەی پشوو مناڵەکەش لێری برامە کەسە لە دانیمارکە ئەم وێنەیە سەعاتێک لە پشتانەوەی لە باخە نازانم ئەوە هینە زەورایە ئەو کاک لەتیف مەحموود سابیرە لە کانێسکان ئەوختە ئەو ئەسکەر بوو من تەلەبە بووم لە پەیمانگای سنتەری ئاسیا هەنی وەرۆگرامنیشن ڕێکخراوی کەشناسی جیهانی کە لە بەغا بووم ئەو وەختەی تر ڕسممان بۆ یادگاری گرت یانی ئەو لەو کاتا ئیتر بووی بە فەرمانبەر ملێ بەڵێ ئەمە بەپێی ئەو خیبرەی ئێستا ئەو ئەزمموی ئێستا هەتا ئەمە چەند سانتیمەترە بێ ئەو بەفرە بۆ خواتەخۆختەنوانزان سانتیمانتیم چێکوار بەفرێ باری و 3 متر بێ تەلاقیشی فریا بە ذاتی خۆی 3 متر بەفر باریوەکە دە سانتیم ئاخر بەفرکە من لە ماوەی ئەو کارکردما تا ئەستا بەفرێکی زۆر باری بێ لە ساڵی 1970 46 سانتیم ناو شاری سلێمانی ئەمە گەڕێکی مەڵکەنیە کە لە سینەمای سیروانەوە سەرەکەی ئەو گەڕێکی ئێمەیە ئەو سەروتر ماڵی ئێمەیە ئەوە کە عوسمانە ئەستا لە ئەوروپایە ئەوەی کەشیان مامۆستاق ئەو منم ئەوەی کەشیان مامۆستا قاری هین کاکفاقی حەسەن گۆمەی قادرفا ئەستا مدیری مەکتەبی ئەمەی لای گردەکەی خانوەکانی محەممەد جگەرەکە مدیرە لەو مەکتەبە باشە ئەلێرا ئەمە جەنابەتی
ئەرە وەڵا ئەمە جەناوتی بەڵام لەبەر دەرگاوە ساویت و جگەرە و بەدەستەوەی و ئەمە سەرەتاچی چییە ئەمە بۆچی لەبەر خۆیان بازی وشتمانە کریتر کە کچێگەروت لە دەرگاخواڵن دەرگاخە بۆ سا خۆتە گۆری خەنافیز بوو و چاقەتێکی دەبەرکە بەنەوەیەک بوو ماڵی خۆشمان نییە ماڵی مامەشێخە باوکی سەرکەوتی کوبە ئەزەی کوبە لە دراوسێمان بوون ئەو من لێ وەستاهم ئیترەوە کە خۆ دەگۆڕی لەگەر ڕێکای عنی خۆ زۆر بەشتە زانی زۆریش بەڵێ جۆزێ برۆستی توێ وەختە بوو بڵێ ئەوە هەفتا چوارە پێشمەرگە بۆ چۆمانە جا پاڵتۆیان نابوومێ ئەنوەری مەجی سوڵتان خوا ئافریکا پاڵتۆی کیامێتی تۆ زۆر بلیمەتی لەم شەڕا خوا لێ خۆش بوو برایم سعید ئەوەی کە پێڵێ بلێ سەعەکەر هاوکاری ئەو خواردنوشتانە بوو وتی وەرەشتێکی جوانم بێ پاڵتۆی کیامێ درێژ بوو نابووم دارا ڕۆمێل ڕۆمێ لە ڕۆمێ قای دەکات پاڵتۆکە من درێژ بوو جابرنەوەیشم پێ بوو لە شەڕیشا زۆر ئازانە بووی بەس بۆی ئازا بووم ئەرەخوا عەلی ئەزانی بۆ کە قسایکەم دەفتەرەکەم پیشان نای بە نووسین ئەمە خەیناخۆ ئەو دەفتەرە شەر خۆ نووسی تا ناخوا خۆ بڵێ من ئازا بووم نانە تۆ بۆستەکە خۆ نارە خۆم ئازا بووم کاکە بەس لە هەفتا چوار کە چووینە دەرەوە هەتا نەکسەکەی هەفتا و پێنج هاتینەوە کاگاسۆم لە کوێ دوو بێ ناوەکەی نووسی و سەعاتەکەشی نووسیوە ئەنجا لە شەڕەکانی گەروی هۆمەراغا ئێمە خوێنکاران بووین کە شەید جەباری ڕەشێ مەلابرایم من سەرپەرشتیاری 100 خوێنکار بردمن بۆ مەدرسەی مەدفەعی لە حاجی عومەران مانێک دەورەمان بینی من بووم بە زابد ڕەسەد لەگەڵ ئەو کاکشی عەتایە کە سەرێکێتی هاودەن کارانە لە شەڕێکا ئاسی بووین دەبابە حەسری کردین شەی جەمالی عەلی باپیر نەبووایە لەگەڵ پێشمەرگەکانیە ئێمەژە گیرانە کوژداین بەس مەقامەیەکمان کرد بە بۆنەی دوو خوێنکاری زانکۆی سلێمانی ئەمەش هەر بەڵام هەرچەنە ئەم وێنێت تەسەوور ناکەم جەنابی تیابی بەڵام ئەمە وێنەیە کە هیچ جەژنە ئەمە چیە ئەمە کاک ئاسوە لە سلێمانی وەختی خۆی لە بەردێکی سەرا ساڵحی ڕەسمچی کاگرۆفی ڕەسمچی هەمەی ڕەسمچی کە ئەستە ماون هەرسێکیان باگراوندێکیان دروستە کردوکو باگراوندێکی بۆ ئێرە ڕسمی شێر و ئاسک و پڵن و ئەنوا ئاشکالتیاب تۆچوی لە بەردەمیان ڕسمت دەگەر ئەوە هەمەی شۆخانە ئەوە فاروقە ئەوی شەید مام هەژارە ئەنجاشتی کەشیان دروستەکە کرد لە بەڵەوە ئاسکیان دروستکانی ئەسپێکیان دروستەکە بە تەختەدانە تاشی تۆچوی لەسەری دانیی ئالاساس ئەمە ڕاستیە ئەرەخوا بەڵام هە زۆر ناڕاستی بوو دیار بوو بەسەفلس ڕۆژە پارەکەش نەکرا بە ڕسم چاپ بێزگە لە چاوەڕوانی دەرچوونەکەشی ڕۆژی پێ پێ ڕۆژی پێ چول جاری وا بوو تۆ بیریشە دەچوو ئەم وێنەیە چییە کاکە ئەمە کە فەرمانبەر بووم لە مەسیف سەلاحەدین هێشتا ماڵ و مناڵن نەبوو نەخێر زگورتی بووم ساڵی ئەوە بوو ئەوەی یەکەمیان کابراایکی عەرەبە مدیری مەخازنی مەتاری بەغا بوو ونی ئەو وەختە هاتبوو بۆ سەلاحەدین من نەمهێشت بڕاتەوە خۆی خێزانەکەشی دوو ڕۆژ لای منمانەوە لە سەلاحەدین لە مەسیف سەلاحەدین ئەوە دایری کەشناسیەکەی کە ئەسە لە سەرڕێی پیرمامە خۆش بزیکرایەکی خۆشی هەبووش یعنی ئەمەیان مدیری بەڕێ مدیری عەبدولخالق بەیاتیان پێ شتێک بلۆ بابەتان عەبدولخالق بەیاتی ئەو فترەیەکە ئەو باوەیەکە لە پیرمان بووی سەرەتا دامەزرا بووی ئەو کاتە موچەکە چەند بوو کار 36 دینار و 650 سیفلس چەنە 36 دینار و 650 سیفلس بەشێکە دیکە ئەرەخوا عەلیمجان نوکتێکی خۆش پێ بڵێم عەرەبیم باز نازانی نە ئەنگلیزی نە عەرەبی ئیشەکەشمان ئەنگلیزی و عەرەبی بوو من سەفەرێکیان دوای ئەوەی کە چوون بۆ مەحەد لە بەغا موچە خۆر بوو من بازێ خلیجی کەشی لێ بوو دەورەی فۆرکاسیانە کرد دەورەی تەیڕانی ئەسکەری دەورەی کەشناسی من یەکێک بووم لەو دەوران بەس من کورد بووم تایە عەرەبیشم نازانی کاگاسۆ زۆر زەحمەت بەڵام بڕوا فەرمو شەهادەکەم ماوە دەیهێنم بۆ جەنابەت عەشرە ئەوائیل بووم لەبەر بزێوی خۆم جوودمە کرد هیچم نەبوو لە بەغا جاشت نوکتێکی خۆشی پێ بڵێم کە موچەکەم وەرەگرت وەستان کوڕێک مسلاوی و بادینانی بەس هەر بە عەرەبی قسەی لەگەڵا کردم وتی کە ئەو کچەک پارەکە یاتی بلێ سوپاس دەکەم وتم بڵێ چی وتی کە پارەکە یاتی بژاردە بلێ سوپاس دەکەم بڵێم چی بڵێ تایا حەضەچ منیش پارەکەم لێ وەرگرت و بژاردم و 36 دینار و 150 پلسەکانم بدا وتم تایا حەضەچ هەڵسایە سەر پێ لێم کاگاسۆ ها بە گژمان تووڕە بوو ئەوان ئاوڕۆمە لە هەمووی پێەکەنێ بە هەڵا شتێکی باش نییە پێیان وتبووی ئەلێن کوردێکی ئەمەیە وتبووی ئەو دەقیناکە بڕۆکە قیناکە مادام عەرەبی نازانی
ڕفتارێکی باشی نواندووە ئەویش ئەم وێنەیەکی نەمانەکە ئەمە تیپی یەکێتی قوتابیانی کوردستانە ئەوە ماهر برای زاهیرە باهر علی ئەوە ئەبڵای کەشکۆڵە ئەوە کامەران عوسمانە کە ئێستا خەریکی کۆمپانیا ئەوەی کە شەهید نەجات شەحسێن مامهەژار ئەوەی کەشیان بەندێ ئەوەی کان ئەکرەمی سێ عەلی دوای ئەو ئاسایشی عوسمان دانیشە ئەوەی کان ڕزگار سیخە خوالێ خۆش بێت برای حەمەسیق مخریجێکی زۆر چاک بوو ئەوەی کەشیان شەماڵی ڕەشەی موختارە ئەم وێنەیە شەری ڕۆژگاری دەورانی گەنجێتی ئەو وێنەیەمان گرت بەداخەوە کاک سەروەر خۆ ئەفریقا جەڵدەلی ئەمەد ئەوەی کە عەزیز نامیقە ئەو کاک سەروەرە ئەو عەزیز نامیق حاجی نامیق ئێستا بەقەریەک گەورە بوو ئاغا هەر گەورە بوو جەڵدەلیە بەندەژەوە تقریبن ئەو ملەوەسیم نەماوە ڕسمێکی ملەوەس و ناشرین و پیس بەڵام خوا ڕەحم کە باڵێ باشە من ئەمەوێ باسی شتێک من گلەیەکم لێت هەیە گلەیەکەم ئەوەیە کە زۆر بەوە ناسراوی کە کەژناسی ژینگە پارێزی بەرنامەی ژینگە پارێزی دەیە لە خەڵک تووڕابی لەسەر ژینگە ینی بێتاقەتە مەراقی پێ ئەی باشە ئەم وێنەیە چییە بۆچی لە بە دەرگای ماڵی خۆتان ئۆتۆمبیلە شوی ئەو گەراجی ناو دائیرەیە ساڵی 85 داوای لێ بودنەکەم کارێکی بزیێ و خراپم کردووە کە خۆم سیارە شۆم ئستا بەرنامەی پێشوم لە رادیۆی خاک خاص لەسەر ئاو قسەم کرد گرنگی ئاو لە ژیانی ڕۆژانی مرۆڤدا ئاو لە سەتان نازانم چەنی سوێرا و چەنی بەستەڵۆکە و چەنی بخارە بەڵام ئەوەی کە ئەیخۆینەوە ئاوی شیرین دوونی و تاسەیە من یەکێکم لەو مخالیفانە خۆزگە ئەو وەختە لیژنەیەکی ژینگەی هەبووە 100 دیناری ئەو وەختەی غەرامەکردمە کە ئێستا کاتە ملیۆنێک باشە پێم خۆش ملیۆنێکم کارە بزیەوە نەکەم بچیتەوە ئەو کاتە 100 دیناری ئەو کاتێواتە 1 ملیۆنی ئێستا لێ بچێن ڕازیت ئەرە وەڵڵا ڕازی لەبەر ئاوی شیرین بە فیڕۆ ئاوی شیرین بە فیڕۆ نادرێ لە وڵاتانی ئەوروپا کاگاسۆ سێنەوە ئاوە ئەوان ئیشەکەن هەموو ئەوروپا 1 مەترەکەنە ئاوە بەڵام گرنگی زۆر بە ئاوەن ئاو خۆشتنجایە ئاوی زەراعیان حەسادی مای پێلن بارانە و کۆکەن بۆ زەراعەت بەکارێن بۆ شتیکە ئای خواردنەوەیان زۆر گرانە و هەموو من بۆ داواکارم لە کابینەی نوێی حکومەتیێریە نظامی ئاو کارەبا بگۆڕێ بە ئەلکترۆنی بابلوەکان ئەلکترۆنی بێ یعنی ڕێگایکی باشتر بگرن بۆ ئەوەی ئاو زۆر زەحمەتە هیوای بەلوەکەی تەمکی تێگەکە کۆی کەیتەوە لەمانیەکە چەند لیترەکە ئەگەر دڵۆپەکە زۆر بێ یوای تەوافەکەی شکاوە لەبەرم داواکارم خەڵک گرنگی بە ئاودا چکە هەموو ماڵێک تەنچێکی نەوتی دانا و قوتیلەیەکی لەژێ تەنقیتی نەوتەکەی ناڵێ خەسار بێ بەڵام بۆ ئاوەکە بەلوعەکە بەراتەوە بناڵێ مناڵەکە بیگرەوە بەڵام باشە بوتڵێ ئاو بەچەنە بە 250 دینار ئەی بوتڵێ بنزین بەچەنە کاگاسۆ ئەو بوتڵە ڕاستە دیناریش ناکەوی لەم پارە علو جەلامە بە معنای ئاوەکە گرانترە نرخی ئاوەکە نازانی نرخی نەوت و بنزینەکە زانێ جا پێشەوەی بچینە سەر هەندێشتی تر باوچانێکی تر وەربگرم یارمەتیم بە باشە فەرموو لە خەمەش خۆشەویستانم وچانێکی تر و دێنەوەلات ئەم جاریان گلەی لێ ناکەم بەڵێ ڕوونکردنەوەیەک بەڵێ ئەم وێنەیە ئەمە لێرە ئەمە سەیرانەوە نییە ئەرەوەڵا سەیرانە خەریکی چیت لێکە وەڵایی چوبن ناغانم بردبوو خەریکی گۆشت بژانم ئەو وەختە نەخۆش نەبووم بە تەنەکە خوێمە کرد بە شیشێ گۆشتەوە بەڵام ئەسە نارم هەر تەماشای خوێ ئەی ئامۆژگاری چییە بۆ خەڵکانی بخوا سێرانکەرەکان گۆشتی سوور زۆر نەخۆشتی سوور بێ گۆشتی سپی بێ گۆشتی ئاخر ئیلم کاک ئاسۆ دەڵێ هەموو شتی خوێش بە معنە هەرچیەگە خۆی بیخۆ بەڵام بە نیسبەت تۆ دابنیشی 4 شیش گۆشت بۆی خراپە شیشێک سە فێ خەڵک فێر بوو مشەکە لەخوا کوتێ گۆشت و کوتێ جگەر و کوتێ بوو ئیسفادە لە هەموو شیەکان بەڵام خۆراک هەتا کەم بخۆی سوودی زیاد بەیانیان وەکو پاشا نیوەڕوان وەکو مەلیک شەو وەکو هەژار ڕاستە هەتا شەو کەم خۆی تەندروستی باشە کاک داراتۆ لە ژیاندا دڵاری و کردووە ئەرەوەڵا لەگەڵ کێ بۆ خۆیان ناوی خەڵک نامە بەسمەوەی لەگەڵ خێزانەکەی خۆتا ئەو بە سوتوە بم خێزانە مێنا بەس دەستگیرانم هەبوو یەکدوانێک ناکەوتین ئەرە بەقڵێ نەکەوتن ئەرە خوا عەلیم ئەی باشە ئەمە کێ
ئەوە هاوسەرەکەمە بەناوی گوڵزار حسێن مەحموود ئەو گوڵزار ڕۆژی نیشانەکردن ئەمە من لە شتەکە بەڕاقە ئەیکەن ئەو وەختە بەڕاق مۆدیل بە مەتریش بوو بەس نییە ئەستەنیە چەند مەترێ بۆ کرد مەتری یادوان بەو خوا لامایە مەتر و 2 مەتر بوو شتێکی وە نازانم چەنە فرۆشمان فرۆشتان یان بە سیارە بەڵێ ئەوەش خەسوومەی کاتەمەلی ئەوەی کەشان خوشکەکەمە ئەوشان بەندێ ئەو شتە ناشرینە بەڵێ نات ئەماشەڵا جوانی بەخوا جوانی بم باسێکی ئەم ڕاستیمی ژنێنانە لەگەڵ گوڵزارخان ینی چۆن چوونە پێشەوە واللهی دووسێ مبادرە مابوو سەری نەگرت باش تەندەرم فریا بۆ یەک دوانێک پریان نەکردەوە بۆم باشە منیش بە بۆشیاتەوە بەل بە بۆشی تەندەرەکانم بۆ هاتوتم خەیچەکە قوقابی لە زەرم نەکردووە وەڵا بیتاقەم بڕیجا ئێمە وەختەکە فەرمانبەر بووین بیتاقەی تارەمانە بوو بەلاش بۆ ئەوروپا بۆ داخلیش وەڵا پارەکەی کە کۆن کرد بۆ ژنی پێبێنم 1000 دیناریە وەختە بوو 500 بر بۆ ئەوروپا ئەرە وڵاتی بۆ خۆم ڕۆشم بۆ ئەوروپا هاتموتم نیەتمە ژن نەهێنم بەڵام هاتمەوە خۆم و تاقە خوشکەکەم بووم تەوە خوشکەکەم شووی کرد یەکێک لەوانەیە کە تەشجیعی کردم بۆ ژنێنان بەدی ئەدار تاژ بوو دراوسێمانبالێ لەگەڵ دایکی خوا ئەفریقا زۆر سەریانە کردە سرم کوڕەکەم حەلیمەخانی دایکی بەڵێ کوڕم کە تۆ خوشکەکە شووی کرد بە تاقی تەنیا کەس نایەتە ماڵتۆ کوزگوتی ئەتیبارێ بۆکەن ئەبێ ژنێک بێنی ملیان کردم بە پەتا ملیان کردی بە پەتا ڕازی نیت بەخوا بابا چۆن ئەوەی سەخۆی دانیشتۆ گوێگرێ ئەزان چۆن کاکە سۆجان کوردەواری خۆمان هەروواڵێ بەڵێ ڕاستە خۆی بەپێ کوردەوارەکەی ناتۆ ڕازی من چۆن لە خێزانەکەم لە مناڵەکانم دار و بەردی خێزانەکە ئیتر یەکەم جار کە بینیت وەڵای یەکەم جار کە بینیم ئەم فەرمانبەر بوو لە تووتنەکەی بەکرەجۆ بۆیان هەڵا بووم کە چوم لە دوورۆ دیم وتم کامیانم تەسەوری چکیان گوتی ئەویانەوتم دە باشە رازیم لە ڕوو نابچمە ناو کچانەوە باش ئەوەی کرد بۆ پۆ لە ڕیشۆڵم خۆیان نبووە سەریرەکەوتم کامیانەوە دیەکە زانیان کە تۆ بۆ ئەو چیت ئافرەت نییە کاگاسۆ زۆر یەک مەتر دوای بکەوی ئەزانێ بۆ بچمەسی دوای کرد ئەرەخوا عەلیم بەڵێ ئەوە ڕەفیقەکانێتی ئەوەی چیان پورزایەتی خۆ ئافریقا مرد ئەو ئاسانی ژنی ئاسانی کچی وەستاکەریمە کە ژنی ڕەحیمی زەرەنگەرە ئێستا لە ئەمریکا پێم وابێ خوا ڕەحمی پێ بکات تۆزێک سیحەتی تەندروستی تاو نییە ئەوەی ناوەڕاستیشیان خێزانەکەی منە دایکی باساکە بەرێ اینجا ئیتر دینە سەر ئەو ڕۆژگارانە مژوێنەیەکی ترە ئەو ڕۆژە چوون بۆ سەلاحەدین بۆ مەسیح سەلاحەدین بۆ سەیران مانی هەنوینی بۆ مانگی هەنگوینی بەڵێ مانی هەنوینی بەڵێ کیلۆ هەنوین بە 90,000 مانگی هەنوینی باشە بەڵێ لەو ڕۆژەوەی کە ناسی و تا هەتاوەکو ئێستا ئەتوانین بڵێن ڕۆژ لە دوای ڕۆژ خۆشەویستی زیایی کردو لە دڵتا بە حەقیقەت ئەم خۆشەویستی پێش گواستنەوە ئەسڵ و ئەساسی نییە کە لێک تێناگەن ڕاستە نزیێزان دروستکردن هەتا نزیک بیرەی بۆ خۆیان حەز ناکەم سیارەکەی برێم چەنە لەگەڵما چکە بم بە چاوەوە ئەم ماوەی کە تاسە لەگەڵیان بڵێ کە سەفەرەکەم چکە حەڤە وڵاتی دەرەوەم دیوە حوتیان لەگەڵ خۆم بردوومە ئەوەی کە نەم بردبێ ئیسراحەتی لێ تێگاوم دوور کەوتمە تۆڵێ بێ تۆڵەوە حەزی کردو هەر لەگەڵ حەزەکە لەگەڵ بەجێم نەهێشتووە پیر و خەڕۆ بن ئینشەڵڵا خۆ پێغەمبەر ڕەحمان پێ بکا ئینشەڵڵا ساڵی 2045 ببینم پێم خۆشە ببینم ئێمە تەمەنای زیاترێ بۆکەن کاکە شەغدا نه 45 بەسەیتر نانە بەس ئێمە تەمەناکەین زیاتر بێ ئیتر وردە خێزان زیاکە لێرەوە ئەمە چییە لەگەڵتانە وەڵا ئەوە ئەم قارەمانای ناوەڕاست بوارمە بچووکەکەمە لام وایە ئاخر مناڵمە ئەوە ئاخر بەڵێ بوون بە چەند مناڵ ئێستا 8 مناڵم هەیە 8 مناڵ ئەرە وەڵام چۆن زاوا کەشم و بووکە کەشم بە مناڵی خۆم داهێنێ لەگەڵ مناڵەکان بەرێ خۆم سیانم سیانە هەیە بووکێکت هەیە بووکێکم هەیە ئەمە زاواکەم هەیە 5 کچ و کوڕەکەشم سێ مناڵیان هەیە هەر مناڵی خۆمەکە چکە پێم نیویان پێمەڵێن دارە و نیوەشیان پێمەڵێن بابە هەر بەی خۆتی مناڵەکان شێخداران پرسیارێک لێکە ئایا مناڵ وەکو مناڵ خۆشەویستە ئەرە وەڵا ئەتوان بڵم دایکیان وتوی سەفەرە بەگلەی کردبوو لە دایکی وتوی دا هەرچەندیم بۆ ئێرە باوکم لە پێش و پەلاماری مناڵەکان ئەمنی فەرامۆش کردو کە من تاقە کچیم و ئەو ئاسمان کون بۆ تۆی لێکەوتوتە خوارەوەرە گوناحیشەوە قسەیەکەی کەمتر نازان بە دڵی خۆم وابوو ئێستا ئەوم لە بەرچاوکەوتووە مناڵەکانیانم خۆشەوی ئەوە حەوشەکەم پڕ بوو لە قەل و مریشک و مەنە تا ئەنفلۆنزای بەرازەکە عەدەدێکی زۆر مریشک و قەل و قازوشتم هەبوو هێلکەی کوردیمە بوو ترکە ئەنفلۆنزاکە بڵاو بۆ کچەکەشم لە کۆلیجی کشت و کاڵ و سەروی حیوانی وتی باوکە یان منە بم لە ماڵە یان مریشک و کەڵە شێرەکان ئێخۆ قابل لە کچەکەم دەرناکەم بۆ مریشک ئیتر هەمویانم ئەوەی کە کچەکە
بهێڵی تۆ ئەوان ئەرەوەڵ حەقی خۆتە ئەم وێنەیە بۆ پارێزراوە لە لای تۆ هۆکەی چییە ئەم وێنەیە؟ واللهی ئەمە وێنەیەکی زۆری سلێمانیم گرتووە کە لە کورسانی نوێ دابەزیوە لە بەرنمەیەکی ئێرەی کورساتیشە وێنەکانم پیشاندا ئەو ملەوسی بەسەری پێوەتی خۆی ژینگە بریتێ لەچی ئاو خاک هەوا و ژینگەی ژاوەژاو و ژینگەی ملەوەسی بینین پیسی بینین ئەمە جادەی ئۆرزدیە ئێمە پیا و کە ئەڕێن باسە من تۆ بە جادەی وەرزە بڕن ڕێگە نیە ئافرەت دەڵێ وش ئەمە ئۆتۆماتیکیان لە مێشتێتە دەچکە ڕێگە نییە بڕوە ئەمە جادەی ئۆرزدیە کە تەسویرم کردۆ لە زۆر شوێنی کەی سلێمانیش پیسێکە کابرا کاسپێکە سەر چاو سەر لەش ساق بێ بەس بۆ خاشاکە کە لە شوێنی خۆی فڕێ شتێک کاکە ئاسۆ میلەتی ئێمە هوشیاریمان کەمە غەرامات یاسای ژمارە هەشتی ژینگە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە دارا حەسەن جگەرەکەی فریاد دەست بەجێ دەستی بگریت و غەرامەیکەی بڕوا فەرموو لە ناو پارتی ئازادی لە جادەکانی سلێمانی ئەم کۆمپانیانەی کە شارەوانی سلێمانی هەیە مەترێک دوورە لە دوکانەکەەوە پێرێ من چون دوکاندارێکم و یەک سنووقی ئەمەە خاشاکی میوەجاتی خراپ وتم ئاوە ریسایکلینەکەنی ئا کەپسنەکە ژۆستاوە بارەکە بۆ نایەی بەو مامۆستادارە خۆیانەی بن ئەی بابا ئەوە گەی بە ئامۆزای تۆنی کە سوکاتۆنی خۆی لە هەسارێککە و نەهاتو خزمەتی ئێمە بنی و شاریمان ئەگەر ئەوش نەبێ هەر کەس ناسیاویش نەبێ بێ یارمەتی بە ئەمە لێرە ئەمەش بەڕاستی وێنێکی بە هەمان شێوە وێنەیەکی کە هەر ڕێگە لە ڕێبوارانە بەستێ ڕێگە لە ڕێبوارە جادە و شۆستە مڵکی هاوڵاتیانە پیا نابێ بە عەرەبە ئێستا کاکە ئاسۆ خەیناکە عەرەبانەی لێ ئێستا هینی لێ چی پێ ئەڵێن قەرێڵەی دوو نەفەری خۆ من لە ڕادیۆ کۆستە فەریوتم چێ خەویە بۆ خۆ بچێتە بۆ جادەی ئۆرزی بەلاشی شەخەوتن شتی لەسەر دانێن با بڵێن بەڵێ قەرێڵەی دوو نەفەری دانراوە باشە ئەو دوکانە چۆن ڕێگەی پێ تۆ کاڵای منداڵانە فرۆشی عەرەبانێکی بەرامبەرێ کاڵای منداڵانە فرۆشیە بەس خوا پێم نەگرێ کاکە سوۆرێ پارە منەوەیان نازانم بەخواڵێن باشە ئەمە چییە ئەمدارە لێرە ئەمە کۆنگرێکی 26 عەربی بوو خولی 26 کەشناسی عەربی منیشیان ئاگادار کرد چون مشارەکەم کرد لەو خولە لە لیبیا پەیوەندیم لەگەڵ دوو حیزبی خزری ئەوێش کرد و ژینگەکەشیانم دۆزیەوە زۆری پێخۆش بکە ئێمەش خەریکی ژینگەینوانەوەیان زانی ئمە ئاگادای وتم ئەندامی گرنپیسی جیهانیم کۆمەڵی کوردستانێکی سەوز دەستەی باڵام بردیان وتیان وەشتێکی سەیری پیشانەین ئەو کە میوان داریانە کردین ئەمە نەمامێکە 1970 نێژداوە لە دەرەوەی تەرابلوزە وەختە ئێستا بوو بە بینای پەیمانگای هونەرە جوانەکانیان لێ دروست کردووە بیناکەیان بۆ دیزاین کردووە کە ئەو دارە بمێنێتەوە بەڵێ لای ئێمە قوربانجان درەختە بمێنێت ئەو درەختە بمێنێت بەڵێ بەڵام لای ئێمەستە نییە ئێشتا ئەرزەکەی نەکردیوە شارەوانی موافقەتی بۆ نەکردووە خەریتەکەی نەکردووە چیدار لەو ناوی بێتەوە چێکی وڵای کەم بەخانوێت تۆ جارێکا کە بابزان چۆن کردی بەخان لە هیچ وڵاتێک ئەوە نیە لای ئێمە نەبێت ئەم وێنەیە ئەمە هینە خوێنکاران کە دێن بۆ فەرمانگەکەمان بۆ مشاهدەی کەشناسی بینین و خۆشم هینێکی ژینگەیان ئێمێ ئێتەوە پێم وایە بێ مامۆستاکانی ئەو خوێندنگایانن وێنەیان لەگەڵا گرتم بۆ یادگاری بۆیان نردبوومەوە ئەو خوێنکارانی کە وێنەکانیان گرت کاک شێخدارە ئێمە بەرنامەکەمان لێرا کۆتایی دێ وێنەیەکی زۆر جوان دێنا بوو بەڵام ئێمە مەحکومین بکاتەوە چی بە هاوڵاتیان ئەڵێی لەسەر هۆشیاری ژینگەیی ماوەی 26 ساڵە خەریکی ژینگەم 8 ساڵە لە رادیۆ تەلەڤیزیۆنی خاک بەرنامەم هەیە زۆربەی زۆری کەناڵەکانی بیسرا و نووسرا و بینرا و بەرنامەی ژینگەم تیا کردووە تاکە داوام بۆ ساڵی 2014 هاوڵاتیان دڵسۆزی خاک و نیشتیمانەکەیان بن خۆ خاک و نیشتیمان کە ئەو بەڕێزانی خۆیان بەخەت کردووە لە پێناویە ئەم ڕۆژیان دروستکەوە دە بالانی کەم کاک ئاسۆ تۆ کرێکی دێرە کرێکەی خۆت بدە شاباشی خۆت بە و قن چەڵپەڕە پاک و تەمیزی زۆربەی زۆری نەخۆشیەکان کە ڕووی تێکردوین بەهۆی پیسی و خاشاک و دووکەڵ و مەزبەلەکانەوە بەس سوپاس بۆ ێزانستا پارێزگای سلێمانی بە خۆشحاڵیەوە ریسایکلینەکەی چۆتە بواری جێبەجێکردن پێم وابێ ئاوی ریسایکلینەکەشە چۆتە جێبەجێکردن ئیشەڵڵا ساڵی 2014مان ساڵێکی پرتەندروست و باش بێت ژینگەیەکی پاک دەبێ هەموو کەسێک خۆی بە خزمەت من خۆم یەکێکم لەوانەیە کە خزمەت گوزاری شارەکەمم بە شەو بە ڕۆژ کاک ئاسۆ خزمەتی شارەکەم کەم پێم کە بچکە من کرێکی ئەم سەرزەویەم
خاکەکەمم خۆش دەوێت وڵاتەکەم و میلەتەکەمم خۆش دەوێت تا ئەستا زیاتر لە 1950 جەناب ئاماژە پێکرد یان دەچم بۆ خوێندەگاکان وشاری ژینگەیاندامێ یان ئەوان دێن بۆ لای من یان بە بۆنەی کۆمیتە و ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی و یەکێتی ژنان و ئەمانە شوێنم بۆ دابینەکەم وشاری ژینگەیانێمە هیوادارم هەموو کەسێک خاک و نیشتیمانەکە خۆش بێ زۆر مسلمانێکی حب الوطن من الإيمان النظافة من الإيمان دەخۆشی دیەکەم بەژی زۆر سپاس دەکەم لە کۆتایە منی شتێکەڵێم مناڵێک بە باوکی ئەڵێ باوکە ئەوە پیاوی خۆڵەکەیە پیاوی خۆڵبارینەکە پیاوی خۆڵەکەیە یعنی پیاوی سیاری خۆڵەکەیە بەڵێ ئەڵێ نەخێر کوڕەکەم ئەوە پیاوی پاکەکەیە ئێمە پیاوی خۆڵەکەین مانای وایە ئەو ژینگە پارێزانە پیاوی پاکەکەین ئێمە پیاوی خۆشەویستن هەموو دەبێ ڕێزێکی تایبەتیان لێ بگیرین پۆلین لە ڕێزگەرەکانی تر بەداخێکی گرانەوە من زۆر سپاس دەکەم هیناکمانگەلێک مەمنون دەستی خۆش بێ بە خۆت و بەرنامەش زۆر سپاس خۆشویستانم تا بەرنامەیەکی و کەسایەتیشکە خۆتان لەگەڵ